دەتەوێت لە یەکێک لە هۆتێلەکانی ڕۆناڵدۆ کار بکەیت، مەرجەکان جێبەجێ بکە و هەلێکی کار بەدەست بهێنە. کریستیانۆ ڕۆناڵدۆی ئەستێرەی مێژوویی تۆپی پێی پرتوگالی، جگەل لە پیشە سەرەکیەکەی کاری تۆپی پێیە، خاوەنی چەندین کاری بازرگانی ترە. لە نێوانیاندا چەند هۆتێلێکی هەیە. لە ئێستادا یەکێک لە هۆتێلەکانی ڕۆناڵدۆ کە ناوی پێستانە CR7 و لە مەدریدی پایتەختی ئیسپانیایە، هەلی کاری ڕەخساندووە تا ببیتە کارمەندی هۆتێلەکەیان. ئەم هۆتێلە دەرفەتی کارکردنیان بۆ ئەو کەسانە ڕەخساندووە کە دەیانەوێت کاریان لەگەڵدا بکات، بە نمونەی گارسۆن، سەرپەرشتیار، پێشوازیکەر. بەڵام چەند مەرجێکیان هەیە کە بریتین لە زانینی زمانی ئینگلیزی بە شێوەیەک لە ئاستی باڵا یان پێشکەوتوو دابێت. جگەل لەوەش بڕوانامەی ڕاهێنانی پیشەیی لە ئاستی مامناوەند یان باڵا دابێت. ئەو کەسی خواستی کارکردنی لەو هۆتێلە هەیە و ئەو مەرجانەی تێدایە، ئەوە ڕێژەی موچەکانیشیان بۆ دیاری کردووە بە شێوەیەک کە موچەی مانگانی سەرپەرشتیار 2300 یۆرۆیە و پێشوازیکار 1970 یۆرۆیە. 1084 یۆرۆش بۆ گارسۆنی نانی بەیانیان. ئەو کەسی لە هۆتێلەکە دەرفەتی کارکردن وەردەگرێت، لە چەندین بواری تریشدا سوودمەند دەبێت کە ئەوانیش بریتین لە گرێبەستی دامەزراندنی هەمیشەیی و خواردنی ژەمەکان و بیمەی تەندروستی. ئەنجامدانی ئاهەنگگێڕانی ڕۆژی لەدایکبوونی کارمەندەکە، داشکاندنی ڕێژەیی لە 125 نرخی خواردنەوەکان و خواردن لە چێشخانەی هۆتێلەکە، پێدانی 30 ڕۆژ مۆڵەت لە ساڵێکدا بەو کەسەی کە دەرفەتی کارکردنی لە هۆتێلەکان پێدەدرێت.